بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام ورحمتي خواهي پروردگار برجي بسر مولايك من دا وخواهي پروردگار عاقبة خير من بكاتن وسر برز وسر فرازي دنيا وقيامت من بكا بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زيندي من بكاتوا يا رب العالمين. خوش حالم كلا حلقية تر لبرنامجتان ساي قرآن بخزمتان دقموا خوازيارم خواهي پروردگار أو برنامج بخاطر ترازي حسناتهم ولايك وعاقبتهم ولايك خير بك إن شاء الله تعالى. خوش ويستان لحلقة أمرو بابتيكم بو آمادة كردون كزي هالوسطة كردنا أويش أو ساحراني موسى كالروبروي موسى دبنو عليه الصلاة والسلام كأتباع شوين كوتي فرعوني ملعون بون روبروي حق دبنو كحقك لو سردمي برجستبوا لموسى عليه الصلاة والسلام. أو بابت خوشويستاني خم بابتيشي هستيار وبابتيشي جرينجا تماشا دكين إنسان كاتيك لصري إخوان بيتن كمسلمان نبي تسن زليلو تسن سوكو تسروكو تسن خوي بيكما بلام هرمان إنسان كهدايات وردقريتو كمسلمان دبيت تسن برز دبيتوا تسن قورة دبيتن بقدر برزي هدايتكيو برزي دينكيو برزي بيامكي سري برز دبيتوا لبروش خواي پروردگار تبارك وتعالى پیغمبرانی ناردون عليهم الصلاة والسلام بوي كأو خلقا لو نزميو لو رزيليو لو سوكو تسروچي رزگار كان برزيان كانوا بو برزي هدايته برزي عبادته برزي توحيد يكتا پرستي. خوش شويستانم هر شتێک کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەرجی کرده بێتن لە قورئانی پیرۆزدا بێ حکمت نییە. دەبێ ئێمەی موسڵمان هەڵوەستەی لە بەرامبەردا بکەین، دەرس و پند و عیبرەتی زۆری لێوەربگرین بۆی ببێتە زەخیرەیەک بۆ ڕێگامان، ببێتە زەخیرەیەکی پڕ بۆی کە سود و قازانجی لێوەربگرین. زۆرتان گوێبیستی قسەی موسا بوون عليه الصلاة والسلام لەگەڵ فرعون. زۆرترین پێغەمبەر عليه الصلاة والسلام بڵێ کە باسی کرابێت لە قورئاندا زۆرترین باسی موسا بوو عليه الصلاة والسلام. لە هەموو پێغەمبەران زیاتر خوای گەورە باسی کردووە. بەسەرهات و قسەی موسا عليه الصلاة والسلام لە بەشێکی بەرچاوی سوورەتەکانی قورئاندا باس کراون. بەڵام چونکە بۆ ئەو ئوممەتەی ئێمە ئەتوانم بڵێم زۆر شتمان وێک دەچن لەگەڵ ئەو سەردەم و ئەو کاتەی کە موسا عليه الصلاة والسلام ڕوبەڕوو دەبێتەوە لەگەڵ فرعون. لەبەرەوە ئینسان زۆر گرینگە بە دیقەتەوە ئەو ئاەتانە بخوێنیتەوە و هەڵسوکەوت و معاملەیەکی تەندروستیان لەگەڵ بکاتن. خۆشەویستانم ژیانی موسا عليه الصلاة والسلام پڕە لە پند و عیبرەت و ئەوانە مەناچینە سەر هەمووی چۆن ڕوبەڕوو بووتەوە لەگەڵ فرعون و چی کردو و چی نەکردووە. نە، ئەوەی مەبەستی ئێمەیە بزانین ئیمان چۆن ئینسانی وەضیع، ئینسانی سووک، ئینسانی
بێشەخسیەت بەرز دەکاتەوە، دەیکاتە ئینسانێکی سەربەرز و ئینسانێکی خاوەن شەخسیەت و ئینسانێکی بە مەوقیف و بە هەڵوێست و چاونەترس. ئەو مەبەستی ئێمەیە. ئەوەش ناینین لە بەسەر هات و چیڕۆکی خەرافیات و دروست کراون، نە، کەلامی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە هەمووی ڕاست و حەقیقەتە. موسا عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە لە سەردەمێک ناردی کە لە سەردەمی بەنی ئیسرائیلی بڵێ ژێردەستە بوون، دەچەوسێنرانەوە و فیرعەون زوڵم و ستەمی زۆری لێ دەکردن و ئەو سەردەمەیوی مەشهور بوو کە سەحر و شەحوەدە و ئەوانە لە قیمەدا بوون لە بەهێزی. یعنی ئەو ساحیرانەی کۆمەڵە ساحیرێکی زۆری هەبووە کە سەحریان دەکرد، ئەو خەڵکیان هەمووی سەرسام دەکرد. ئەوەندە بەهێز و بە قووەت بوون. لەبەر هەندێش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا معجیزەی موسای عەلەیهی سەڵات وەسەلام وای معجیزە پێدان کە داری فڕە دەدادە بۆ ئەژدیها، دەستی دایشتە بن باڵی خۆی دەری دینا دەست سپی دەبوو دەدرەوشایەوە من غەیری سوو، بەبێەوەی کە نەخۆش بێتن. ئایەت و عەلامەتی زۆری دانە موسای عەلەیهی سەڵام، بەڵام ئەو دوانەی لەگەڵدا بوون بەردەوام. کاتێک کە دێتە مەجلیسی فیرعەون بانجی دەکاتن بۆ ئیسلام و بۆ موسڵمان بوون، کاتێک کە دەبینیتن موسا عەلەیهی سەڵام وسەلام داوای عەلامەت و نیشانەی لێ دەکا، گۆچارەکەی فڕێ دەدا دەبێتە ئەژدیهایەک، دەها فیرعەون دەڵێ هەمان سەحری ئەو ساحیرانەی ئێمەیە. لەبەرەوە مەوعیدێکدا دەنێن، ئەو مەوعیدە بۆی کە ڕوبەڕووبوونەوەیەک ڕووبدا لە نێوان موسا عەلەیهی سەڵام لەگەڵ ئەو ساحیرانە، بزان هیچیان بە قووەتترە، ئەو هەر بە ساری لە قەڵەم داوە. برا بەڕێزەکانی خۆم، من ناچمە سەر تەفاسیلەکەی. یەک شت لای من گرنگ و مەبەستە، مەوقیفی ئەو ساحیرانە پێشەوەی کە موسا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوبەڕوویان بیتەوە بە لەرزەوە، بە قسەیەکی نزمەوە لەگەڵ فیرعەون ڕوبەڕوو دەبنەوە. تەماشەکەن مووقیفی ئەو ساحیرانە کە لەگەڵ فیرعەون تەکلیفیان لێ دەکاتن کە بچن لەگەڵ موسا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوبەڕوو ببنەوە. ڕۆژێک دیاری دەکەن ئەو ڕۆژە هەموو خەڵکەکە کۆکرابێتەوە بۆی کە ساحیرەکان بەسەر موسا زاڵ بن عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام ساحیرەکان بەخۆت دەزانی کابرا کە لە بۆ دنیا ئیش بکات و لە بۆ دەسەڵاتدارێکیش بکات داوای شتی دنیایی دەکاتن. فلما جاء السحرة قالوا لفرعون أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين. أي فرعون، أي گەورەی خۆمان، ئەوە ساحیرەکانن وا دەڵێن، ئایا ئەگەر ئێمە زاڵ بووین بەسەر موسادا عەلەیهی سەڵات وەسەلام هیچ پاداشتێکمان دەدەیەوە؟ ئیشیان بۆ دنیایە، ئیشیان بۆ مادیاتە. چ دەڵێ؟ يعني هەر لە هەمان شێوە جاء السحرة فرعون قالوا إن لنا لأجرا إن كنا نحن الغالبين. ئایا پاداشتێکمان هەیە لە لای تۆ گەر ئێمە سەرکەوین بەسەر موسادا عەلەیهی سەڵات وەسەلام؟ دەڵێ قال نعم وإنكم إذا لمن المقربين. بەڵێ پاداشتی خۆتان مسۆگەرە، ئەو پاداشتەی ئێوە چییە؟ ئەوانەی کە لە مەجلیسی من نزیکن و دەتوانن بێن لە مەجلیسی من دانیشن، ئێوەش بۆتان هەیە جار جار بێن لەو مەجلیسە دانیشن. ئەگەر زاڵ بوون بەسەر موسا و هاڕوندا عەلەیهی سەڵات وەسەلام و عەلەیهیمو سەڵات وەسەلام. ئەوە مەوقیفی ئەوانەیە، مەوقیفی ئەو ساحیرانەیە پێشەوەی کە ئیمان چێتە ناو دڵ و دەرونیان. خۆشەویستانی خۆم، ئیمان کە چۆ ناو دڵی ئینسان معجیزات دروست دەکاتن، گۆڕانکاری دروست دەکاتن، خەڵکی عەبد و ژێردەستە دەکاتە گەورە و سەید، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتیان دەکاتن. لەبەر هەندێش تەماشە دەکەین کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام
فتحی مەککە دەکا کە بیلالی حەبەشی دەچێتە سەر پشتی کەعبە و سەرووی کەعبە لە سەربانی کەعبە بانگ دەدا، ئەو مشریکانەی کە هێشتانە کە ئیمان بە تەواوی لە دڵ و دەرونیاندا جێگیر نەبوو خەفەتیان دەخواردیان گۆ وەرە عەبدێک بچێتە سەر وێندەرێ، نەیان دەزانێەوە ئیمانەوەی لەو عەبدە کردووە گەورەی کردوتیە سەید و گەورە. کاتێککە ڕوبەڕوو دەبنەوە لەگەڵ موسا عەلەیهی سەڵات وەسەلام دائیمەن تەماشەکە ئینسانی داعی و بانگخواس، ئینسانی بۆ خوا سوڵحاو، ئینسان کە حەقی پێبێ نەسحەت و ئامۆژگاری مقابلەکەی دەکا ئەگەر کافر و بێباوەڕ و لەسەر باتڵیشە. لەبەرەوە موسا عەلەیهی سەڵات قال لهم موسى ويلكم لا تفتروا على الله كذبا. ئاگاداریان دەکاتەوە کوڕە ئامان وەکو کوردەواری خۆمان دەڵێ ئامان دەستم دامێنتان بێ لا تفتروا على الله كذبا، نەکەن درۆ بکەن بە ناوی خواوە. ئەوەی کێوە دەیکەن هەموو درۆ و شەحوەدە و بختانە دەیکەن، خەڵکی هەڵمەخەڵەتێنن، خەڵکی چەواشە مەکەن. خەڵک چەواشەکردن عقوبە و سزایەکی زۆری هەیە لەلایەن خواوە. بۆ فەیوسحیتەکم بعەذاب، خوای گەورە تووشی عەذابتان دەداتن، تۆڵە و ئینتیقامتان لێ دەسێنیتەوە. وەقەد خاب من افترا، ئەو کەسە سەرگەردان و قڕوەسەرە کە درۆ و بوختان دەکاتن. هەرە ساحیرێکیش نەبووە. هەندێک لە عولەما دەفەرمون 80 قسوور ساحیر بوون، ڕێز بوون بۆ موسا عەلەیهی سەڵات وەسەلام کە بە تاقی تەنیا بووە. بەڵام دائیمەن برا بەڕێزەکانی خۆم، خوشکانی ئازیزم، هەموو جارە کوردەواری خۆمان دەڵێ پەتی درۆیە کورتە. ئەو کەسەی کە لەسەر باتیلە سنوورێکی زۆر کورتی هەیە تا باتیلەکەی پوچەڵ دەکرێتەوە. و باتیل مەهما کەش و فش بێ، مەهما زۆر بێ، مەهما شوێنکەوتووی زۆر بن، هەر کاتێک حەق تەجەلای کرد و حەق هاتە مەیدان ئەو باتڵە خۆی لەبەر ناگرێتن. لەبەر هەندێش خوای پەروەردگار دەفەرمێ وەقل جاء الحەق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. هەر کاتێک کە حەق هات باتڵ چۆکەکانی خۆی لە سەر زەوی دادەنێت و ئەو باتیلە بە قاڕی زەمیندا دەچێتە خوارەوە. خۆی باتیل هەر پوچ و هیچ و هیچ لە باراندا نەبووە، بەڵام حەقێکی بەرجەستە نەبووە بێتن ڕوبەڕووی ڕاوەستێتەوە. هەر کاتێکی حەقێکی حەق بەرجەستە بوو ڕوبەڕووی باتڵ بوو، باتڵەکە ئەژنۆی لە پێشدادا دەداتن، وجودی نامێنێتن. ئەو جەبرا خۆشەویستانی خۆم، موسا عەلەیهی سەڵات وەسەلام پێیان دەڵێتن دەفەرمێ قال ئەلقوا فلما ئەلقوا سەحروا ئەعیون الناس واستەرهبوهم وجاءوا بسحر عظیم. یعنی حتا خوای گەورە تەبارەک وتەعالا بەچ بە سحرێکی عظیم و گەورە وەسفی دەکات سحری ئەو ساحیرانە، ئەوەندە بە قووەت و بەهێز بووە و سحریان لە چاوی خەڵکەکەی کردووە. موسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە دارەکەی فڕێ دەداتن تەماشە دەکاتن هەموو سحری ئەوانە بەتاڵ دەکاتەوە و ئەوانە ئەو ساحیرانە دەزانن ئەوەی موسا عەلەیهی سەڵات وەسەلام سحر نییە، ئیمان دێنن لەوێندەرێ، موسڵمان دەبن. کە موسڵمان دەبن تەماشەی مووقیفی ئەوەلیان کە لەگەڵ مووقیفی فیرعونی. مووقیفی فیرعونی دەیگۆ لە مەجلیس خۆم نزیکتان دەکەمەوە، مووقیفی وان دەیانگۆ ئەئینە لەنا لەئەجڕەن ئین کونا نەحن الغالیبین، پاداشتێکمان دەدەی ئەگەر ئێمە سەرکەوتوین بەڵێ. بەڵام ئێستا سەرکەوتنی گەوریان و دەسێنە، ئیمانیان هێنا، ڕاستە ڕێگای ئیسلامیان دۆزیەوە کە دینی هەموو پێغەمبەران ئیسلام بووە. شاتە و ئیمانیان هێنا بەخوا و بە موسا عەلەیهی سەڵات وەسەلام، ئیمانیان هێنا بەخوای هاڕون و موسا. ئەو جا بابینە سەر هەڕەشە و گۆڕەشەی دەسەڵاتداران. کاتێک کە زاڵم و ستەمکار تاغوت و دەسەڵاتداران خەڵکیان لە بەندەست نەما، خەڵکیان ڕووی دە ئیسلام کرد و موسڵمان بوو، دێنە سەر بابی دووەمیان هەڕەشە و گۆڕەشە و ترساندن و تۆقاندن و کوشتن و هەڵواسین و ئەوانە ڕوبەڕوویان دەکەنەوە. بەڵام مووقیفی وان چ دەبێتن؟ قال آمنتم له قبل أن آذن لكم. بە عەبد و بەندەی خۆی زانیوە،
دەڵێ ئیمانتانێنە پێشەوەی کە من مۆڵەتان پێ بدەم پێشەوە کوڕەکە کە ئیمان هێنان مۆڵەتی بۆ چییە ئیزنی تۆی بۆ چییە خوای گەورە و پێغەمبەری بۆ هەمانمان ناردوون هەر کەسەکە و لە شوێنی خۆی و لە ماڵی خۆی با ئیمان بێنێت با بە دوای پێغەمبەران کەوێت ئەوە ڕێگای ڕاستە إنه لكبيركم الذي علمكم السحر مزبورە و قسانەکە خەڵک هەموو تەماشە دەکاتن ئەوە گەورەی ئێوە من نەمدەزانی گەورەی گۆشت لەوی فێرە سەحر بوون ئەو جارەی موسا عەلەیهی سەڵات وسەلام ئیتیهام دەکات بە گەورەی ساحیرەکان کەچی ساحیرەکانی هیناون بۆی ڕوبەڕووی موسایان بکاتەوە موسا بدۆڕێ لەوێن دەرێ عەلەیهی سەڵات وسەلام بەس کاتێک کە ئەو ساحیرانە ئیمان دێن و باوەڕ بەوە دێنن کە موسا عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوایە دەڵێ ئەوە گەورەی ئێوەیە ئەو جا هەڕەشە دەکات فلأقطعن أيديكم وأرجلكم من خلاف دەستی ڕاستان دەبڕم لەگەڵ پێی چەپەتان ئەو جا دەستی چەپتان دەبڕم لەگەڵ پێی ڕاستان ئاوە بە تەعزیب دەتان کوژم ولأصلبنكم في جذوع النخل ئاوا کە هەردوو دەست و هەردوو قاچم بڕین لە قاپی دارخورماکان هەڵتان دەوازم بۆی کە خوێن لە قالبتان وشک بێتن ولتعلمن أينا أشد عذابا وأبقى وبۆی کە بزانن داخوا عذاب و ئێشی چێ دەسەڵاتی چێ دەمێنێتەوە و چێمان دەسەڵاتدار دەبین و چێمان زاڵ دەبین و چێمان ژێر دەکەوین وەڵا ڕەشێکی زۆر گەورەیە ئاخر هێشتانەکە ڕۆژێکیان بەسەر نەچوو ئەوانە هێشتا ئیمان بە تەواوەتی لە دڵ و دەرووندا تام و چێژ و لەزەت و شیرنایەتی تەواویان وەرنەگرتووە بەڵام ئیمانێکی ڕاستەقینە و سادقیان هێناوە بۆ خوا سوڵحاون هێشتا بەواتایەکی دیکە با بڵێ مەجالی عیبادەت و خواپەرستەکانیان نەبووە کە ئەو کاتێکە لەسەر موسا عیبادەت و خواپەرستێک واجب بوون هێشتانەکە هەر لە ساحەکەین هەر ئەو هەڕەشە و گوڕۆشانە دەکاتن فیراون خەڵکێکی ئەگەر ئیماندارێکی ڕاستەقینە و بۆ خوا سوڵحاو نەبێ کاکە بەخوا تەحمولی و هەموو هەڕەشە و گوڕۆشەی ناکات دەڵێ کاکە بەخوا مەهر گاڵتەمان کرد ویسمانە تۆ تەجروبە بکەیت هەزار بوختانیان بۆ موسا دەکرد عەلەیهی سەڵات و مەگەر ئەگەر ئیمانداری ڕاستەقینە نەبانە لەبەرەوە ناشڵێ قالە قالوا یەک دەنگ بوون هەمیان قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا بەخوا زۆر مهمە خۆشەویستان ئیماندارینە کوڕە نەچن ئەو ئیمانەی خۆتان بگۆڕنەوە بە دنیای دەسەڵاتداران نەچن ئیمانی خۆتان بگۆڕنەوە بە بەخشش و بە شتێکی سوک و چروکی دەسەڵاتداران ئیمان مقایەزە ناکرێتن ئیمان ناکرێتن بچی بیگۆڕیەوە بە شتێکی دنیایی لەبەرەوە قالوا لن نؤثرك على ما جاءنا من البينات والذي فطرنا بەخوا ئەی فیرعون قەت ناین ئەوەی کە خوای گەورە بۆی ناردوین ئەو هەدیە و ئەو هیدایەتە و ئەو ئیمانەی کە خوای گەورەن بۆی ناردوین بە موسادا عەلەیهی سەڵات قەت نایگۆڕینەوە بەوەی کە ئەتۆ وعدمان پێدەدەی لەبەرەوە ئەو هەڕەشە و گۆڕەشانەی کە لێت کردوین کە دەستمان دەبڕی کە قاچمان دەبڕی کە هەڵمان دەواسی بەو دارخورمایانە فەقضی ما ئەنتە قاض هەرچی کە لە دەستت دێ بیکە زۆر جەریء بوون لەبەرەوە عولەما ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمێ دانی بەیانی کافر و بێباوەڕ بوون دانی نیوەڕۆ بوونە شەهید و لە پێناوخوای پەروەردگار شەهید بوون ئینسانی ئیماندار هەموو دنیا لەلایەکدانێ نایگۆڕیتەوە بەو هیدایەت و ئیمانەی کە خوای گەورە بۆی ناردووە و وەکو بەخششێک پێداوە بۆ دەڵێن بەخششە ئیمان بەخششە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ خوای گەورە دنیا دەداتە هەموو کەسێکی موسڵمان و غەیری موسڵمان ماڵ دەداتە هەموو کەسێکی خۆشی بویان ڕقی لێی بێتن تەماشە دەکەی ئەوانەی کە ئەوڕۆ ملیارلێر و تەقیونەوە بەشێکی زۆریان هەر موسڵمان نین بەخوا ئەگەر ئەو ماڵە قیمەتی باڵە پێشولێکێ بەخوای گەورە نەیدەدا ئەو فاسق و فاجرانە نەیدەدا ئافرەتێکی داوێن پیس پەرژینێکی قایم بێ لە مەجلیس بەڵام تەماشە دەکەی ئینسان ئیمان دەداتە کەسێک کە خۆشی بوێ خوا دەکەواتە خوای گەورە کە تۆی هەڵبژاردووی کە خۆشویست و ئەو ئیمانەی دایە هەر هەڕەشە و گوڕەشەیەکت لێ بکەم بڵێ فەقضی ما ئەنتە قاض هەرچی لە دەستت دێبی کە بۆ
إنما تقضي هذه الحياة الدنيا. ژیانی ئەو دنیای کۆتایی دێتن، کۆتایی هات. فیرعون غەرق بوو. ئەوانە ئەو ڕۆکە حتا ڕۆژی دوای هەرچی دێتن کە باسی فیرعون دەکات دەڵێ خەشم و قین و غەزەبی خوای لەسەر بێتن. کە باسی مووقیفی ئەو ساحیرانەش دەکەی کە موسڵمان بوون و کە ئەو مووقیفە جوانیان بووە، ئاوا یادیان دەکرێتەوە باسییان دەکرێت. خوای گەورە عاقبەت خێرمان بکاتن، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. تا حەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.